دوانەیەکی لە یەکچوو بەڵام یەکێکیان مێژوازی لێ ناهێنێ. عومەر و بەکر ئەو دوو برای لە 16ی 1970 لە هەڵەبجە لەدایک بوون. بەکر 5 دقیقا لە عومەر گەورەترا. ڕۆژانە زۆرێک لە هاوڕێکانیان لیان تێک دەچێت کامیان عومەرە و کامیان بەکرا. لەگەڵ دەرچوونیان لە پۆلی 12ی ئامادەیی پێکەوە دەچنا پەیمانگای هونەرە جوانەکان لە سلێمانی. بەڵام دوای 1 ساڵ عومەر واز لە هونەرە جوانەکان دێنێت و دەچێتە کۆلیژی کارگێڕی و ئابووری لە زانکۆی سلێمانی. لە مەحەد لە دەرسا بووین لە دەرسانە بووین طبعا من دواکەوتم ئەمەم داوت کرد بۆ مەحەد هەردووکمان یەک جلو بەرگوشتمان لەبەر کردو هەر حەزم کرد ڕۆژە بەیەکۆ برادەرەکانمانی توخوا براکە و بێنە بابی بینین ئێمە لە فەیسبووکا بینیمانە شتێکی وایە و ڕەنگ و ڕوخسارتان یەکشتەوە خۆتی توخوایان ئەوە کۆمپیوتەری ئەو شتانە زۆر ئەوانە وتم ڕۆژە داوەتێکم لەگەڵ خۆما ئەیانم سوودفا ڕێکەوت مامۆستا بەیان لەسەرمان بوو ئێستا نەوشە با بڵێ ئەو دەرسی پێوتین ڕووناکی یەکەم ساڵ وابزەم لێوە گیرا بۆ ئەوانە دەرسی پێوتین ئێمە هەردووکمان یەک دیزاینیۆک جلو بەرگبوو کە دەرگاکەمان لە هەردووکمان بێکۆ سەرمان ئاوا بردە ژوورەوە سەرمان بردە ژوورەوە مامۆستابیانتی ویشەوە کامتانن. عومەر و بەکر جگە لەوەی لە یەک دەچن هەردووکیان بە کوڕێکی قسەخۆش و نوکتەباز لە نێو هاوڕێ و خزم و کەسوکارەکانیان ناسراون. لەگەڵەوەشدا زۆر جار پێکەوە گۆرانی دەڵێن. ئای حەسەن داتم نەکەی حەسەن داتم نەکەی خەسفی تەیارم نەکەی تووشی الحادم نەکەی حەسەن داتم نەکەی خەسفی تەیارم نەکەی ماڵی وێرانم نەکەی تووشی الحادم نەکەی حەسەن داتم نەکەی خەسفی تەیارم نەکەی. بەڵام بەکر هەندێک جار هەوڵی داوە هاوڕێکچەکانی عومەری برای لە خۆی نزیک بکاتەوە. زۆر جار من ویستومە مەسەرەن شتێک بکەم لە ڕووی قانونیەوە کە سەیری هینیان کردووە شتینی قانونەکەی خۆیان کردووە مەسەن زانیوان ئێمە دوانەی توانە بێ ئەویش بێتە ناو میشەوە بۆیە هاتوومەتە دەرەوە لە ئیشە. مەسەرەن ویستم دەستکاری مالیدەکەم بکەم وتیان تۆ کاک هەرخۆنیت دانی کەش لەگەڵایە ئەو ئەبیش ئەبێ بیگۆڕێت و ئەوە ناخۆشە مەسەن کێشەی بۆ من دروستەکرد من نەمەتوانین چکە داوامەوە. عومەر و بەکر لەگەڵ گەورەبوونی تەمەنیان بیریان لە ژنهێنان کردووەتەوە. بەڵام چ جۆرە بیرکردنەوەیەک سەرەتا دەیانویست دوو کچی دوانەی لێکچوو وەک خۆیان بکەنە هاوسەری ژیانیان. بەڵام کەسوکارەکەیان ڕێگەیان بەوە نەداوە چونکە نەک تەنها هاوڕێکانیان لیان تێکچووە عومەر لە بەکر جیابکەنەوە دایکیشیان ڕۆژانە لە ئێستا و بە منداڵیش لە جیاکردنەوەی ئەم دوو کوڕەی زۆر جار لی تێکچووە. بۆیە وەک خۆی دەڵێت ڕێگە نادات کوڕەکانی دوو کچی دوانەی لێکچوو بکەنە هاوسەری ژیانیان. تۆ بڵێ دایکیان لە هەڵگیرسانی شەڕی بووک و خەسوو بترسێت چونکە لە شەڕەکە دوو بە یەک دەردەچن. سروشتیان هەروە بوو ئیتر ئەم نەخۆش کەوتایە بە ئیرادەی خواویش نەخۆشە کەوت ئیتر هەروە بوون بەیەکۆ برسیان و بەیەکۆ نەخۆشە کەوتن بەیەکۆ تر یاریشتیانە کرد. بانگەکرەوە بەکر عومەر نەهاتەوە ئەی وەڵام من بەکر نیم فرە جاری تر جاری وا بوو خزم و سلیانە گۆڕیان و ئەوە کامیان لە ماڵە عومەر و لە ماڵای عومەر و بەکرەوە ئەیتر ئەوە هاجوامانە داوە وڵا جاری وای خۆم لیمە گۆڕێتێن و ئاوا جلەکانیان هەلەیەکەوە هەر وەکی یەکوان تووڕەوم لیان یا درەنگ بیان یا دوو ڕۆژتیانەوە ڕۆژێک قسەیەش بۆ ژەدەی باشە بۆ من بۆ ێژی خۆ من ئەو نیم. زۆر جار لەگەڵ هاتنان نێو بازاڕ و کۆڕ و کۆبوونەوەکان ئەم دوو برایە
یەک شێواز جلوبەرگ لە بەردەکەن هەردووکیشیان حەزیان لە یەک جۆر خواردنە دەشیانەوێت پێکەوە لە داهاتوو فیستیڤالێک بۆ سەرجەم دوانە لێکچووەکان لە سنووری پارێزگای هەڵەبجە ڕێک بخەن. لا دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا ئێمە گیانێکی لە دوو جەستەدا وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا دنیا ناتوانێ یەکمان کاتەوە دنیا ناتوانێ یەکمان کاتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە مەگەر خوا بۆ خۆی بێمان باتەوە. طبعا خەڵک زۆر پێمان ئەڵێن بۆ مەسەلەن دوو کچی دوانە نایەنە هەر دووکیان با لە یەکچنوانە ئێمەش خۆمان ئەوە ماوەیەک گەڵاڵە بوو حەزمان کردووە هان تۆزێک شێوازێک لەین دوایەوە ماڵەوتیان باش نییە وڵی ئەمان تێکە چێ لێ تێکچوونێک یان مەسەلەن بەس ئەوەی لەوە چە لای خەڵک ئەو شتای بێ بەڵام لەو دوانەی کە بەیەکەوەژین ڕوونا چکە بەیەکۆژیان کۆمەڵێک شتی زۆر هەیە مەسەلەن لە یەکتری جیا بکاتەوە. بۆ یەک مەبەست و بۆ یەک کەناری ئێمە پەروەردەی یەک کۆڵواری بۆ یەک مەبەست و بۆ یەک کەناری لە ناو یەکتێرە دووارینەوە لە ناو یەکتێرە دووارینەوە ڕێبواری یەک ڕێی جانابینەوە ڕێبواری یەک ڕێی جانابینەوە. وریا حەمەکەریم NRT هەڵەبجە. وەک شێعر و ئاواز لە یەک بەستەدا